لسر سردانا پامپایوش بو رجلاتا ناوین دکتر محمد وائل قیسی کو پسپور پیوندی ناف دولتی الاستودیا می روداوی میوان دکتر تو بخیراتیه لگوری و تی چواته پامپایو دسپیک گوتیا و مجارا وکشینا جسوری شارع دجی داشی بحث بکه لدهر کنفرانسی که لحال وراتا کی دی بیجا استراتیجیا مال همبری ایرانی نای گوهرتن افتی چواته سەرەتا زۆر سپاس بۆ میوانداریم لە کەناڵی ڕوودا و ئەمە ڕاستیە پرسیارێکی گرنگە و ئەمە کشانەوەی ئەمریکا ئەمە بە واتایانەیە کە ئەو گرنگی ئەمریکا گرنگی نادا بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێگومان ئەمە هەڵەیە ئەمریکا کشانەوەی ئەمریکا دووبارە خۆڕێکخستنەوەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت بریاری سەرۆکی ئەمریکا بریاری کشانەوەی تەواو هێزەکتاوی هێزەکانی ناوچەکە نەداوە بەڵکو ئەو باسی لەوە کردکە هێزەکانی بە قۆناغ دەکشێنێتەوە لە سووریا و هێزی هەیە لە عێراق و هێزەکان دێنێ بۆ ئەوێ ئەو 2000 سەربازەی کە هەن لە سووریا بە قۆناغ دایانکشێننەوە بەرەو عێراق چی بۆ هەرێمی کوردستان بێ یاخود بۆ ناوچەکانی دیکە عێراق بێ ئەمە بۆیە کشانەوەی هێزەکان نییە بە واتایکەوە خەڵکی تێگەیشتەوە بەڵکو ڕێکخستنەوەی هێزەکانە و کشانەوەی هێزەکانە بە قۆناغ و ئەمە لە بەشێکە لە چوارچەوەی استراتیژیەتێکی زۆر گەورەتر لە ناوچەکە. ڕێز قەیسی هەرێما کوردستانی لە گۆری شرۆڤەیەتە چ جهد دەگرێت di navbera rêxistinkirinê heykeliyeta nû ya belavkirina hêzên Amerîka li Rojhilata Navîn çi giringiya xwe jî heye من پێم وایە بەشێکی گەورەی هێزەکانی ئەو هێزی کە لە سووریا دەکشێنەوە لە هەرێمی کوردستان جێگیر دەکرێن و ئەمریکا پێی وایە هەرێمی کوردستان ئاسایشێکی زۆر زیاتری هەیە بەراورد بە عێراق و چی بەراورد بە ڕۆژاوای عێراق بە یاخود بە باشوور بێگومان بوونی هێزەکانی ئەمریکا لە شارەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی پلانێکە کە بۆ ڕێکخستنەوەی هێزەکان و دووبارە ڕێکخستنەوەی بنکەکانی هێزەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان ئەمە بە شێوەیەکی گشتی و بێگومان هێزەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان دەبێ بۆ ئەوەی هەموو هێزەکان و بنکەکانی خۆیان ڕێک بخەنەوە لە عێراق لە ڕوانگەی هەرێمی کوردستانەوە چونکە هەرێمی کوردستان ئاسایشێکی زۆری تێدا سەقەمەها پێشیدا کۆنگرێک di derbarê استراتیژیا ئەمریکا لە هەمبەری ئیرانی birêve biçe li Polonyayê ev rêxistinkirinna hêzan û anîna ji bo başûrê Kurdistanê weke te şiroveh kir çi peywendî bi hev re heye yanî egerek heye ku Amerîka û Îran beriyek bikevin ji rûyê serbazî ve لە ڕاستی ئەمە بابەتێکی زۆر گرنگە من پێم وانە وەکو ئەو خەڵکەی کە پێیان وایەکەوە بەو شێوەیە دەبێ من پێم وایە شەڕی ڕاستەوخۆی نێوان ئەمریکا و ئێران نابێ بە بێگومان شەڕێکی دیوەی هەیە لە نێوان شەڕی ڕاستەوخۆ و شەڕ و شەڕی سەربازی من پێم وانە شەڕی سەربازی لە ئایندێکی نزیک ڕوو دەدات بەڵکو ڕوبەڕووبنەوەیەک دەبێ بە واتایکەوە فشارێک دەبێ فشاری ئەمریکی لەسەر ئێران لە ڕووی ئابوووریەوە سزای ئابووری و سەپاندنی ئابلۆقی ئابووری بەسەر ئێران و ڕێگەنەدان بە هەنادەکردنی نەوت لەلایەن ئێرانەوە و بۆ ئەوەی سنووردارکردنی هێزەکە هەژمونی ئێران لە ناوچەکە لە عێراق بە تایبەت ئەمە تەنیا ڕوبەڕووبنەوەیە بەڵام شەڕی سەربازی ڕاستەوخۆ نابێ پێم وایە من جۆرێک لە تێگەیشتن هەیە جۆرێک لە ڕێککەوتن هەیە کەوا هێزی سەرباز پەنا بۆ هێزی سەربازی نەبن لە نێوان ئەمریکا و ئێران و ئێمە ئەوەی دەیبینین ئێستا ڕوبەڕووبنەوەی بەڵام ڕوبەڕووی سەربازی نیە سەر ئەنقەرێت چ شرۆڤە دەدای لە ئالیەکی لەسەر کەشەیەکی چەند پەرێ وانداکە لە ئالیەکی دەنجی لەسەر ڕادەستنەکردنە فەتحولا گولان وێجارێ لەسەر پشتگیریکردن و نەکردن و زەمانەتە ئەمنیەتە کوردان ناکۆکی کوور بوونە شرۆڤەتە ji بۆی wê çi ye
بەڵێ ئەمە پەیوەندی بە سیستەمی دەسەڵاتەوە هەیە لە تورکیا. ڕەجەب تەیب ئەردۆغان لە ڕاستیدا تەواو دەسەڵاتی لەوێ کۆنتڕۆڵ کردووە و تا کۆتایی 2010 بینیمان ئێمە چەند گۆڕانکاری لە سیاست و یاساکان کران و بێگومان تورکیا سیاستی وایە لە دەرەوە گەمەی سیاسی بکات بۆ ئەوەی لە ناوخۆی بەوەوە سەرقاڵ بکات. بێگومان ئەوەی کە ڕوودەدات بێگومان ئەوەی کە ڕوودەدات تورکیا ئەوە هەر ئەو سیاسەتی بکردوتە بەر لە باکووری سووریا و ئەوەی کە ئەو شەڕێکە لەگەڵ پەکەکە دەیکا و بێگومان ئاک پارتی بە سوورەکاتی ڕەجەب تەیب ئەردۆغان تا کۆتایی 2010 وەزاکەی کۆنتڕۆڵ کردبوو و ئەو سیستمێکی بۆ خۆی دروست کردووە کە زۆر زیاتر لەوێ بەردەوام دەبێ و ئەوان بێگومان مناوەرەکانیان لەوەیە کە گەمەی سیاسی لە دەرەوە بکەن و بیسەڵمێننکەوە ئامانجی سەرکیان ئەوەیە کەوا دەسەڵاتی خۆیان لە ناوخۆی تورکیا بمێنێتەوە بۆ ماوەیەکی درێژخایەن و سیاسەتی تورکیا ڕوونە. تورکیا دژی ئەوەیە بەتوندی دژی ئەوەیە هیچ هەرێمێک لە باکووری سووریا دروست ببێ و ئەمە بەوە دەزانێتەوە بە هەڕەشەیەک بۆ سەر ئاسایشی نەتەوەی ئەمری تورکیای دەزانێت و بێگومان هەر هەرێمێک لە باکووری سووریا ئەوان بەو جۆرەی دەزانن. بێگومان لەم دوایە دڵنیاییدا ئەمریکا دڵنیاییدا کەوا بە هیچ شێوەیەک ناوچەی حکومزاتی خۆڕێبەری لە باکووری سووریا دروست ناکات و بۆ ئەوەی تورکیا دەیکا ئەوەیەکەوە ئەو ئەمریکا ئەو کارە دەکات بۆ ئەوەی تورکیا لە ژێر هەژمونی رووسیا بێنێتە دەرەوە بەرەو هەژمونی خۆی و بێگومان ئەو سیستەمە موشەکانی کە فرۆشرا بە لەلایەن رووسیاوە بە تورکیا بێگومان ئەمریکای توژیت لە ڕاوکێ کردو تورکیا ئەمریکا دەیەوێت تورکیا لەو ژێر هەژمونی سووریا دکتۆر محەممەد وایل القەیسی پسپۆرە پەیوەندی ناودەوڵەتی شوڕڤەکاری سیاسی گەلک سپاس ji بۆی وا کۆن mêvanê me bû.